پەیمانگە تەکنیکە کارگێڕیەکان بەشی کارگێڕی یاسا بەزان کۆڵایەن پارالێل ئێواران چەندی وەرگرتووە. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. مسرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتی ئێوەی بۆ ئەوەی باسی بەشی کارگێڕی یاسا لە پەیمانگە کارگێڕیەکان بۆ ئێوەی خۆشەویست بکەین بزانین بە زانکۆڵایەن پارالێل ئێواران چەندی وەرگرتووە. هەروەها ئەو کۆنمرانەی ئێمە باسیەکەین بۆ ساڵی خوێندنی 2021-2022 تاوەکو ئێوە وەکو بناغە و زانیاری و بەرچاو ڕوونیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاری بێنن. بەشی کارگێڕی یاسا بەشێکە کە دەرچوانی وەکو یارمەتی دەرێک بۆ ئەو دادوەرە بەڕێزانە بۆ ئەو پارێزەرە بەڕێزانەی کە لە محکەمەکانە کارەکەن و هەروەها لەو فەرمانگانەی کە بەشی یاساییان هەیە پێویستیان بە کارمەند هەیە ئەوە بەشی کارگێڕی یاسا ئەتوانێت لەو شوێنانەیە کار بکات یاخود لە کۆمپانیەکان بەشی یاسایی کۆمپانیەکان وەربگرن و ئیش و کارە یاسایەکان وەکو یارمەتی دەرێک و ئامادەکردنی بەشە ئەو پێداویستی یاسایانەی کە هەیە بۆ پارێزەرانی بەڕێز ئامادەیەکەن ئەوان ئەتوانن لەوێشا کار بکەن. خۆشەویستانە بۆ وەرگرتنی زانیاری تەواو لەسەر ئەم بەشانە ئەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی سوودی لێ ببینن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانش سوودی لێ ببینن. هەروە لە ئەنستاگرامیش بە هەمان ناو و ناونیشان ئێمە لە خزمەتتانین ئێوەش فۆلۆمان بکەن و پرسیارەکانتان بنێرن تاوەکو وەڵامتان بدەینەوە بە هیوای سەرکەوتنتان.